پاش مۆرکردنی ئیمزا ڕێکەوتنامەی سیاسی کە یەکێتی دەبی شەریک بی لە ئیدارەدانی وەزعی سیاسی وەزعی ئەمنی وەزعی پەیوەندیەکان بەم شێوە بەو نوێنەرایەتی یەکێتی لەم بوارانەدا نوێنەرایەتێکی زۆر بێهێزە زۆر لاوازە ناتوانین تەحملی مەسئولیەتی ئاکامەکانی نەزاهەت و ئاکامەکانی بەکارهێنانی هێزی ئەمنی وەکو پێویست و ئاکامەکانی پەیوەندی نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێم بکات چونکە بەشداریەکی حەقیقی نیە و بەشداری کە ئێستا هەیە بەتایبەتی لە وەزارەتە سیادیەکان یەک لە وەزارەتانەی کە بە سیادی دەدرێ بە یەکێتی وەزارەتی پێشمەرگەی من لە ڕابردوشدا ئەوم باسکرد وەزارەتی پێشمەرگە لە یەکەی هەفتا و هەشتا پێکاتی ئەگەر وەزیری یەکێتی بەس وەزیری یەکەی هەفتا دەبی ئەگە وەزیر پارتی بەز یەکەی هەشتا دەبی بۆیە هەتا هێزی پێشمەرگە لە هێزی حیزبی نەبێتە هێزێکی نیشتیمانی ئەو وەزارەتە نابێت بە سیادی کەوا بوو یەکێتی لە وەزارەتە سیادیەکان هیچی نییە نە وەزارەتی مالی هەیە نە نەفتی هەیە نە دارایی هەیە پێشمەرگەش وەزعی وایە و بە حیساب یەکێتی هێزی دووەمی شەو دەبێ مەسئولیەت تەحمل بکە یەکێتی لە بوارەکانی تری دارایی نە نەفتی بەدەستە نە مالی بەدەستە دەبێت تەحملی نەتائیجی وەزعی داراییش بکەن پێم وایە زەحمەتە بۆ سەرکردایەتی یەکێتی وەفد هەر کێبی موافقە بکە لەسەر ئەم شێوە لە ڕێککەوتن چونکە ئەمە بزەبت ناوەڕۆکی ڕێککەوتنامە سیاسیەکە نەسف دەکا ئەو شەراکەتەی لە ڕێککەوتنامە سیاسیەکە تعریف کراوە ئەو زۆر بواری تریشەیە من نابێ بچمە ناو تەفاسیل لەوێ نابێ